دەکانە باخەوانی ساڵانە ئینتاجەکەین هەر لەناو پاچی هەواری شارە قەڵەمەکان دێنی و هەم دیسان دروستیانەکەین و ئەکەنەوە بە نەمام و ئەنێنەوە بۆ زۆنەکان بەڵام بەداخەوە خەڵکێکی زۆر خراپمان هەیە لێرەکان ئەو نەمامانەیەکە ئێمە دەیبین لە زۆنەکان دەیسەکەینی بەعزێک نامێنێ ئەیبەن و هەڵێکن ئەبەنە بۆ ماڵەوە ئیتر ئەو شتانە بۆ ئێمە زۆر ناخۆشە نائشکە نائیبەن هەڵیەکەن هەر لە بغان هەڵێکەن و ئەیبەن وڵای داواکاریم لە خەڵک ئەوەیە چکە ئێمە بۆ هیلاچەی ئێمە داوام ئەەکەین زۆر هیلاگە بین زۆر جادێ دەکانە بڕواکە هەر پشتمان شکاوە بە قەڵەمکردن و هێنان و ئێمە داوا لەو هەوڵاتانەکە دەکەین دێن بۆ ئێرەکان ئەو ماڵی خوان سەیریکردن بەڕاستی ئەم پارکە ماڵی هەموو کەسێکە ماڵی تەنیا تاکە زەلامێک نییە مڵکی دەوڵەتە نابێت خەڵک ئەوەندە بە نەزانی بە نەفامی خۆی بێت ئەو نەمامەنەمان خراپکە یان هەڵی کێشەیان پێ دێنیان بیبە یان هەڵی کۆڵێ زۆربەی دارمانەیە ئێستا لۆدی و ئەوە کاتمان ئێستا سەیرمان دەکرد دێن دارەکە هەڵەقەنن ینی هەڵیەکەنن دێنووسن ینی چی ئیسپارە و دارەکە هەڵیەکەنێ بانی ئەو دارە تووشی نەخۆشیە بێ و بەرەو لە ناوچون دەڕوا وشکە بێت لاوشکەڵە بێت دارەکەمان ئەفەوتێ بەعزێک کەسمان هەیە مەقەڵی نێ دێرەکانە لەسەر تیمەن ئاگر دەکاتەوە ئەو تیمەنە بۆ نەکراوەگە تۆ بێ شتی گەمی لەسەردانیان مەنجە هەشتێک بێ سەی دادنی بانی گە تۆ بەجێ دێڵی شوێنی ئەو تیمەنە زەر دەبێ و وش دەبێ ناشرین دەبێت بۆیە داوا لە هەواڵاتیان دەکەین بە هیچ شێوەیەک ئەو مەجاڵانیا ئەو شتانێکە دێنن بۆ ناو تیمەنەکان باشێشی بۆ دانێن بە ژێرەوەی تاسی نەکاتە سە تیمەنەکە و زەر بێت.